وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو لە هەرێمی کوردستان بۆتە هەڕەشە بۆ سەر زۆرێک لە شار و شارۆچکەکان. حکوومەتیش پلانی هەنووکەیی بۆ ڕوبەڕووبوونەوەی نییە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پرۆژەیەکیان ئامادە کردووە و وەزارەتی کشتوکاڵی ڕەزامەندی لەسەر دەربڕیوە، بەڵام تا ئێستا بە فەرمی جێبەجێ نەکراوە. لە پرۆژەکە بە دیاریکراوی باز لە پاراستنی دارستان و پارک و بلوارەکانی نێو شار و باخچە و پارکەکان کراوە. پلاندانراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی. بڕیارماندا کە پشتیوانی لەو راپۆرتەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بکەین و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتوکاڵیش پشتیوانی لەو یادداشتەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکە بۆ کەمکردنەوەی وشکە ساڵی و هەروەها چارەسەری گرفتەکانی کەمئاوی بە شێوەیەکی گشتی لە کۆی سنووری هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ ئێمە لە سنووری دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. تا ئێستا دینارێک لە 25 ملیارد دینارە هەتا ئێستا خرج نەکراوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕخنە لە ئەنجومەنەکەی دەگرێت. دەڵێت لە کاتێکدا لە کارنامەی کۆبوونەوەی ئەنجومەن باز لە پلانی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی دەکرێت کە هەرێم لە نێو چەقی وشکە ساڵیدایە و پێویست بوو چەند مانگێک پێش ئێستا پلانەکان بچوونایە بواری جێبەجێکردنەوە. هەروەها بڕی 25 ملیارد دینار لەلایەن حکوومەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی تەرخان کراوە، بەڵام 1 دیناری بۆ ئەو مەبەستە خەرج نەکراوە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەند لە دوو مانگی ڕابردوودا دەستی کردووە بە کۆنفرانسکردن و ئامادەسازی بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی، بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچ نەتیجەیەکمان نەبینیوە. ئامادەکاریەکان هیچی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، هەرچەند بە پێی ڕاگەیاندنەکان و بە پێی ئەو بڵاوکراوەی کە وەزارەتی کشتوکاڵ کردوێتی نزیکی 25 ملیارد دینار دانراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی لە هەموو کوردستاندا، بەڵام بەداخەوە هەتا ئێستا دینارێک لە 25 ملیارد دینارە هەتا ئێستا خرج نەکراوە، تەمیل نەکراوە، نەچۆتە سەر هیچ لایەنی هیچ وەزارەتێکەوە بۆی ڕوبەڕووی وشکە ساڵی بنەوە. کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمڕۆژ بەداخەوە کۆبوونەوەیەک و من زۆر بە کەم و کوڕی مەبینی، چونکە کاتەکەی زۆر درەنگ بوو. ئێمە مەرحلەیەکی زۆری وشکە ساڵیمان بڕیوە، ئێستا لە ناو قیمەی وشکە ساڵی داین، ناتوانین ئابەم پەلەپەلە لەم کاتەدا ڕوبەڕووی وشکە ساڵی ببینەوە، چونکە هیچ ئامادەسازیێکی بۆ نەکراوە. وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی چەم و ڕووبارەکان زیانی گەورەی بەرکەتی کشتوکاڵ و ئاودێری گەیاندووە. جوتیاران بۆ ئاودانی دار و درەخت و ڕەز و باخەکانیان پشتیان بە ئاوی ڕووبار و بیرەکان بەستووە، بەڵام زۆربیان لە ئێستادا وشک بوون. شارەزانی ئاوی شێرزەویش هۆشداری دەدەن لە کەمبوونەوەی ئاو ئەگەر پارێزگاری نەکرێت لێی کارە ساتە ژینگەیەکان زووتر ڕوودەدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.